بەناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان پێخۆشحاڵم ئەم میوارەیەش لەگەڵتانە بم لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە کە تەوەری ئەمڕۆمان تایبەت کردووە بەوەی کە بۆچی حکوومەت موچە بە لێبڕینەوە دابەش دەکات. هەڵبەتە ماوەیەکی زۆرە لەم کابینەیە کە لە کارنامەی کابینەکەیە باز لەوە دەکرا کە چاکسازی ڕەکیزەی دامەزراندنی ئەم کابینەیە دەبێت، بەڵام بەداخەوە موچەخۆران، مامۆستایان، فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ژێر سایی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر قەیرانێکی قورسان لەوەی کە موچەکانیان بەبێ ئەوەی کە پەرلەمانی کوردستان هیچ یاسایەکی بۆ دەرکردبێ وەکو بەشێک لە یاساناسان بازەوە دەکەن کە ئەمە بە نایاسایی لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبڕدرێت و ئەم مانگەش کە لە پرۆژە یاسای بودجەی گشتی حکوومەتی عێراقدا بودجە و موچەی هەرێمی کوردستان دیاری کراوە و ڕێکەوتنی لەسەر کراوە. ئەم مانگەش حکوومەتی هەرێمی کوردستان بە لێبڕینەوە موچەی موچەخۆران دەدات بە لە سەدا 21 وەکو مانگەکانی پێشوو. بەڕێزان دەمانەوێت پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوەی خۆشەویست لەو بارەوە وەربگرین و ڕاو سەرنج و دوانگەی ئێوە بزانین لەو بارەوە. بەڵێ کاکپۆڵا لە هەولێرەوە. بەڵێ کاکپۆڵا. عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا ببوورە. بەڵێ گیان چۆن براکەم باشی؟ زۆر سپاس مەمنون. سەلامەتی براکەم. ئەمە حکوومەتە لەگەڵ ئەم میلەتە یادیکە بە درێژای مێژووی ڕابردوو و بە درێژای مێژووی داهاتوو شتیوان نەدەکرێن نەدەژبێ. بەڵێ لەبەرەوەی ئەو زۆڵی حکوومەتە دەکات لەو میلەتە میلەت نازانێت میلەت بە تێدەگات بەسە دەزانێت دەنا لێبڕینی موچە نەوت بە $20 بۆتە $70 باشە؟ بەداخەوە ینی $100 120,000 بۆ 150,000 یعنی سی زیاد بووە. سوێن بە گەورەی خوا دۆلار هەر بە 20 نەوت هەر بە $20 بووە. ئێستا ئەیتوانی بەبێ پاشە بەبێ لێبڕی موچەی فەرمانبەراندا، بەڵام کەنایدا نازانم ئەمان سەهیۆنیتیان پشتە ئیسرائیل و ئەمریکا جهاتیان دەدەن بۆ میلەت تەڵساندنەوە بۆ ڕسواکردنی میلەت ئەجنە میلەتیش تەبعاً قوبوڵی دەکا بێنگا بێرەت فعل ئەوانش بۆ چۆتە دەنا نەشتی وەها بووە نەدەکرێت نەڕاستە نەدروستە ئەمانە نە زەمین نە دین نە ئەخلاق نە هیچ شتێکیان نەکاکە بەراو کۆمەلگا و میلەت حکومڕانی چۆن وا دەبێت. دەستخۆش بۆ کاکپۆڵا لە هەولێرەوە. کاکەژار لە قەرەداخەوە وەرەگرین. کاکەژار سڵاوی خوا لەبێت. سڵاوی خوازە تۆ براکەم باشی؟ زۆر سپاس مەمنون. بەڕێزی قوربانت. سەرنجە چییە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مانگەش بە هەمان شێوە هاوشێوە و مانگەکانی تر موچە بە موچەخۆرەکانی بە لێبڕینەوە ئەدات؟ کاکە ئەم حکوومەتە بڕیاری یاوە موچە بە لێبڕینەوە بە کاتی خۆی ئاشتی هەورانی وەزیری سامانە سروشتەکان بوو. وتی ئەگەر نەوتێ بە $100 موچە هەر بەم شێوەیە یعنی ئەوە دڵنیایی یایە خەوت یعنی قسێژی کرد بە ڕاستی و کابراچەنە لە سەقف بۆ قسەی کرد ڕاستی. ئەمە یەک. دووەمیان ئەم حکوومەتە بەتەمانیە مەعاشدا بەقەڵ ئەمجا خەتای فەرمانبەران خۆشیانە کە بێتە هەندێک. ئەمە دووەم. سێمیان حزبە ئۆپۆزیسیۆنەکان بە حساب کە ئۆپۆزیسیۆنن کە چاویان بە سەرکردەکانە پێوێت هەر ناڵێ ئۆپۆزیسیۆن ئەمە لە دەسڵاتان لەگەڵ ئەوانە یعنی هیچ هەڵوێستێک نییە بەڕاستی. یعنی تۆ وەرە بەتایبەتی تە حیزبێکی وەکو کۆمەڵ یا وەکو یەکگرتوو یا وەکو بۆڕان کەمانە ئۆپۆزیسیۆن من کاتی خۆی یعنی دیفاع دە یەک حەقی ماسی خەڵک ناکەن. هەر کەچان بە مەسئولەکانی یەکێتی پارتیەکە بۆ نمونە ئەڵەی بەیەکن لە حکوومەتەکان ناڵێ ئۆپۆزیسیۆن. یعنی ئەم نەرمینوان و ئەمینە ئەمان حەفم شوێ مەعاشرن بەتەماوی باستەکە باستر نابێت. خواڵکە هەر ئەوەش بن بە خەڵک هەر باشە. کاکەژار چی بکەن ئەو لایەنانەی باست کرد؟ چی بکەن کە نەیان کردووە؟ ئاها پێشتر داوایانە کرد لە کاتی ڕێکلامی هەڵبژاردنەکانە ئەیان و ماسی خەڵکە گێڕینەوە پاشەکەوتی موچا گێڕنەوە بۆ خەڵک بەدەم خەڵکەوەن
بەڵام کە چوونە پەرلەمانەوە ئەوەیشیان نەما دەسەڵات وایە وتیان ئەو سێلانەی باست کرد حیزب ئۆپۆزیسیۆنەکانیش و دەسەڵاتی هەر هەمووی پانکەشی بۆ بژیان باسکردنیشیانی خەڵکە کرد هەمانەوە ئازانین بەڵام ئێستاکە سوار ڕۆژیکە دەنگدانە وەرە پێم بڵێ بزانم حیزب ئۆپۆزیسیۆنەکان و حیزبەکانی دەسەڵات دێنە بەر دەرگاکانی ماڵەکان چی بە خەڵک ئەڵێ ئەڵێن معاشتانە بڕین بڕیوانە ئەڵێن پاشەکەوت ناگێڕن نایگێڕنەوە یعنی ژیانی خەڵک قورسترەکەن قورستریان کردووە ئەی بەتەمانە نی ژیانی خەڵک باسکردن بەڵام حیزب ئۆپۆزیسیۆنەکان ئەرکیانە سەشانە بە تایبەتی مامۆستا عەلی باپیر حیزبەکانی کە هەرەمیان ئەتوانن کەونە پێش خەڵکەوە خەپشاندانێکی سەرتاسەوی ڕەنگێن کاکە هەر حیزبێک بەلایکەوە 50,000 نەفەری هەیە بێتە سەرجادە ئەمە زۆرە بۆ خەڵک بۆ فەرمانبەریشی زۆرە یعنی ئەمان بۆ فەرمانبەرانێکی کاکە خۆ لە حکومەتان نیوەی کۆمەڵە و نیوەی یەکگرتووە و نیوەی نەوەی نوێ و نیوەی گۆڕانە و نیوەی یەکێتی و نی پارتیە مقابلی وڵاتانی کە نییە دەست خۆش کاکە ژار زۆر سپاس باوکی هەردەم لە کۆیە وەرەگرین بەڕێزی خوا کاکە سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام باوکی هەردەم کاکە سالار دەستخۆشی بەرنامەکەم لێ دەکەم زۆر سپاس وەڵام من برادرەشی بەڕێز پێشۆ برادرەی تر قسەشی ڕاستی کرد یعنی ئۆپۆزیسیۆن نابێت بە هیچ شێوەک لەگەڵ دزانە خۆ بێتەوە بەڕاستی ئەوانە دزن بەردەن یعنی ئەوانە هەموو شتێک دەکەن بەڕاستی ئۆپۆزیسیۆن نابێت لەگەڵانە خۆ بێتەوە من بۆ خۆم وەکو دەنگدەرەشی کۆمەڵ نابێت یعنی بەڕاستی نابێت لەگەڵان کۆ بنەوە یعنی باشە باوکی هەردەم با پەیامەکەت بگات هەمووی درۆیە کاتە زۆر باشە با پەیامەکەت وەک خۆی بگات دەکەون نە دەستوریش دەکەم بەڕاستی هەر مەسئولێک دەدینی دیشە داشکەمەڕی بەدووە خەتای ئەم میلەتەشە کاکە ئێستا من مەسئولەکەم دی دەست هەلاکەکەوە لە کۆیە دیشە داشکەمەڕی بەدووە بوو کاکی خەتای ئەم میلەتەی ئەوانەوا دەکەن بەڕاستی کاکە ئەوانە زیاتریش دەبڕنەوانە ئینشاءالله هەمن دوعاک دەکەم لێرەوە یا ربی خوا نرخی نەوت یەک بەرمیل بێتە $1 خوا ئەوەی گوێ لێ بڵێ ئامین ئینشاءالله بێتە $1 بۆچی وا پەستی باوکی هەردەم کاکە گیان بۆ میلەتە نییە دزدەی خوا دزدەی با زەردە دەی با ئینشاءالله هیوادارمەوەی گوێ لێ ئامین بکە خوا نرخی یەک بەرمیل نەوت بێتە $1 خوا بێتە $1 ئەی بۆ چێە ئەم نەوتە کاکە گیان بۆ زەردانەیە هەرێکی 50 مافیا و 50 داشکەمەڕی بەدوو کەوتووە کاکە هەر مەسئولێک دەدینی 100 داشکەمەڕی بەدوو خۆی داوە هەموویەکی 50 بندیواریان هەیە کاکە ئەی باشە بۆچی زۆرینەی دەنگهێنەوە باوکی هەردەم کاکە ئەوانە ئەو داشکەمەڕیانە تەزویریان بۆ دەکەن من دەفەر دەناسم 70 دەنگی تەزویر کردووە کاکە لەو کۆیە ئەدا ئەوەتانێ ئەو کەواتە ئەو بندیوار و داشکەمەڕیانە لە دوو هەرەوها دەکەن ئەدا هیوادارمە میلەتە بەخۆی دابێتەوە ئۆپۆزیسیۆن دەنگی خۆی یەکخا هەر هەموو ئۆپۆزیسیۆنەکان ئەوانەی بخۆیان دەڵن ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئەو جەردانە کۆلە بنەوە لەژێر ناونیشانی دەستوور هەمووی درۆیە لەژێر ناونیشانی کوردایەتی و تەڕەمارش و ناوچەدابراوەکان هەمووی درۆ لە لەستەیە کاکە بەڵە زۆر سپاس باوکی هەردەم لە کۆیەوە ڕزگار بەڵە زۆر سپاس کاک ڕزگار لە کەلارەوە لەگەڵمانە بێت کاک ڕزگار بەڵێ تەورەکەمان لەسەرەوەیە بۆچی حکومەت ئەم مانگە شاوشێوەی مانگەکانی تر موچە بە لێبڕینەوە دابەش دەکات هۆکارەکەی ئایا نەبوونی پارەیە یاخود هەم دیسان حکومەت بە نایاسایی ئەم موچەیە لە موچەخۆرەکانی ئەبڕێت سەبەبەکەی ئەوەیە حکومەت نەحساب بۆ ئۆپۆزیسیۆنەکە نەحساب بۆ گەلیشەکە ئەگەر ئۆپۆزیسیۆن نەڕۆمە پەرلەمانەوە کاکە نەڕۆمە پەرلەمانەوە بۆ ڕۆ لە پەرلەماندان هەر مەڕۆنە پەرلەمان سەوتت باش ناگاتە لای من کاک ڕزگار ئەگەر وەڵڵاهی شەبەکە لای من پوولە ئەگەر لە ینی لە موبایلەکەتەوە قسە بکەیت باشترە ئێستا لە موبایلەکەەوە قساکەم بەڵێ ئۆپۆزیسیۆن بڵێن لەگەڵ ملەتە هەمووی ڕاست ناکات ناڕۆمە پەرلەمانەوە کاکە ئۆپۆزیسیۆن مەڕۆنە پەرلەمانەوە دوو کورسی دێ چوار کورسی دێ مەڕۆ پەرلەمانەوە با پەرلەمان چیەکە بۆ خۆی دیکە کە نەچوویتە پەرلەمانەوە ئەو جارێ هێماڵێن ڕاستەکەن کە تۆ چیتە پەرلەمان لەگەڵەیە دانیشی ئەچیتە کۆبوونەوەی سەرۆکی هەرێمەوە ئەچیتە کۆبوونەوەی
مناسبة كان يعني وفيروز مايان ليه كاكا أمانة جندبن جردن ريجرن هم مافيان هم يشتكن يوا أماكن لقليانا أوان خلاف كرون من أجل بأوفيسيون وجوانا أوفيسيونش قدم لقل ملتايا بفعل لقل ملتايا نيو داو صوت فاسانا كانوا قصاب دەست خۆش کاک ڕزگار لە کەلار هەڵبەتە من نابمە سەنگەری دیفاعکردن لە ئۆپۆزیسیۆن و ئەو کارەش ناکەم بەڵام ئەمەوێت یەک ڕوونکردنەوە بدەم ئۆپۆزیسیۆن ئەبێ ڕێگەی یاسایی بگرێتە بەر کاک ڕزگار سەرنجێکم لەسەر قسەکەتە بوو کە نەچنە پەرلەمانەوە پەرلەمان ئەگەر پەرلەمان حزبی دەسەڵاتدار قۆڕخی نەکات با ئەو ڕووە یاسایەکەی باس بکەین ئەگەر قۆڕخی نەکات ئەگەر حساب بۆ پەرلەمان بکرێت چونکە پەرلەمان دەسەڵاتێکە لەسەر و دەسەڵاتی جێبەجێکردنەوەیە ئەتوانی لە ڕێگەی پەرلەمانەوە زۆر شت بکرێت بەڵام ئەوە لە هەرێمەکەی ئێمەیە پەرلەمان ئەو ڕەواج و ئەو قیمەتەی نەماوە کە دەسەڵاتداران وایان کردووە پەرلەمانی کوردستان نەتوانێت هەنگاوە ڕاستەقینەکانی خۆی بنێت ئەگەر نا ئەتوانرێت ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانەوە زۆر شت بکرێ بەڵام ئایا ئۆپۆزیسیۆن بۆچی ئەچێتە کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێمەوە ئەوانە ئەبێ ئۆپۆزیسیۆن خۆی وەڵامی ئەو پرسیارانەی هاوڵاتیان بداتەوە کاک ئیسماعیل لە هەولێرەوە لەگەڵمایە کاک ئیسماعیل بەڕێزی کاکە سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام کاک ئیسماعیل کاکە دەستخۆشی و بەرنامەتان دەکەم زۆر سوپاس هیوای تەشەکرتان بۆ دەخوازم هیوای تەمەجلیتان بۆ دەخوازم زۆر سوپاس کاک ئیسماعیل سەرنجت چییە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مانگەش موچە بە لێبڕینەوە دابەش دەکات بە قورئان سەرنجمان کردی بەڕێز یعنی سەرنج ئەوانە هەر بۆ خۆیان شتەکە هەردەیکەن ئەو بەرنامەیان یعنی لە بەرنامە لە هەدووەیاندا بەردەوامی یعنی ئەو موچەی ئەوانە ئەوها دابەش بکەن بۆ ئەمن و ئەتوو هەزارانی و سموت و هەر برێ بەلاسە لەبەر ئەوەی ئەوانە نەهاتینە بەڕاستی دەستیانەوەی سمعات بکات هاتینە بەس ملت بتەوسێنەوە کاک ئیسماعیل حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی ئەڵێ بە پێ و داهاتەی لەبەر دەستمایە توانم موچە بدەم ئێستا توانم ئەوە نەبدەم بە لێبڕینەوە تا چەند ئەمە قەناعەت بە موچەخۆرانەکات بۆ قسەکەی بەڕێزت بەڵام وەڵڵاهی درۆیە وەڵڵاهی ئەوسانە درۆیە دوورن لە ڕاستی هەر هەمووی داهات هەمووی لەبەر چاوی خەڵکەوە بەڵێ داهاتەکەەوە هەمووی لەبەر چاوی خەڵکە ئەمە زین داهاتی کوردستان ماشەڵڵا هەر یعنی بازەستی بکەین دەچێوە دەستێ بکەین لە داهاتەکەی لە داهاتی زۆری لە کامێرای مروری و لە خەستەخانەکان و لە کام دائیرە هەیە داهاتی نەبی کام دائیرە هەیە داهاتی نەبیکە هەمووی هەیەی ئەگە سەڕای هەر هەمووانی نەوتەکەیە نەوتەکە هەر بازمار ناکرێت کاکە بەو خدای وەچی ئەو برادرانە گوتیان ئەگەر حزب ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمان بستێنەوە تاکرین لێ کارە لە بۆ بەڵام کاک ئیسماعیل لەکوێ بکشێنەوە بەقورئان لە پەرلەمان نەچنە پەرلەمان باشە ئەوە بایکۆتی پەرلەمانیان کرد چ سوودێکە بینن هەر بەتەنێ دابنیشن حساب بۆ کەس مەسەن وەڵام ئەویان لەدەستێ بەقورئان توانایان هەیە بێنە دەرەوە لە پەرلەمان چی بکەن ینی بەدیل بەقورئان ئینتیزاری ئینتیزارکەمزانی پەرلەمان بڕیاری چێزاتن دەتوانی هەموو دانیشتەکان تاگرایانە بڕیار بداتن دەکرێتەوە ئێستا حکوومەتێک بەخۆی بڕێ حکوومەت تاگرایانە بڕیار بدا دەکرێت ئێستا بەقەناعەتی منەوە سەرنادی تاکۆتا نەخێر بێگومان ئەبێت بە ڕەزامەندی پەرلەمانی کوردستان هەنگاوەکانی لایەنی جێبەجێکردن هەنگاو هەڵگرێت بەتایبەت لە پرسی موچەیە ینی بێگومان پەرلەمان نەیتوانیوە جێدەستی خۆی دیار بێ و نکۆڵیش لەوە نەکراوە بەڵام ئایا پەرلەمان زۆرینەی بەدەست کێوەیە بەڕێ بەقورئان ئەگەر دەڵێ هەر بزاردنی دەمتان بکرێ و نەکرێ ئەوانە هەر دەسەڵات لەدەست ئەوانەدایە لەبەر ئەوەی هەر حکوومەتێک ڕوولێ تراستن تۆ بەکارهێنا ئاساییە هەر دەسەڵات هەر بەدەست ئەودا دەبێت یعنی هیچ دەوەسعەکە ناگۆڕێ بەڕاستی ئەمە زوو یعنی بەرنامەکرا لەسەر ئەو وەسعی گوتیان ئایا ئەگەر کابینەی نۆیەم گۆڕا ئەوە
يعني مستقبلي السبي يعني دهاتي السبي يعني والله بس رقمك أقول رأيها هل قلت إنه سواء كوصاي فيها لكن أنا لو عشان أقول بقرا خلك زيادة بلاد زيادة من اجتماعي بوا بدل زي بريني موسى بس ثاني بنصت فقط خوسته لكم ثاني خوسته يعني صبر الله خوسته يعني تحكموا طالما او يعني لقوا استجاني ما فكرنا سكر سري كسرك بخذوا في سوا ثم سكر صبر كريسيا موسينيا كاسبينيا يا موسيا نيو موسيا ها ڕاستە سكر نازن سكر بخو دەست خۆش کاک ئیسماعیل بەڵێ زۆر سپاس موسەفی وای نییە ئەگەر باید زێوی ژیانی بکاتە ڕاستە بەو هیوای کە حکوومەت یاریمی کوردستان ینی دەنگ و ڕەنگی هاونیشتیمانیەکانی خۆی ببینێت لە واقع بێتە سەر ئەرزی واقع ببینێت هاوڵاتیەکانی لە چ دۆخێکدایە ئەوانی کە دەیبیستن و لە ڕێگەی مایکی پەیامەوە قسەکانەکەن ئەو بەشەن کە ئەتوانن لە ماوەی کەمتر لە کاتژمێرێکدا قسەی دڵی خۆیان بکەن ئەمە قسەی دڵی لە سەدا 90 هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانە کە لە ناو ناسۆرێکی قورسی داراییە ژیانە گوزەرێنن دەبێت ئەوانەی کە ئێستا لە حکومڕانی هەرێمی کوردستانان بیر لە مێژوویان بکەنەوە 100 ساڵی تر 50 ساڵی تر مێژووی ئەمان چۆنە نووسرێتەوە بە پرشەنگداری ئەنووسرێتەوە یاخۆت بەوە دەنووسرێتەوە کە ئەم کەسانە لە ناو حکومڕانی هەرێمی کوردستاندا بوون بەڵام خەڵکەکەیان بەم شێوە ژیانیان دەکرد چەندە خۆشە ئەگەر سەربەرزی لە دوای خۆی جێبێڵیت لەوەی کە توانی بێتت حکمێکی ڕەشیدانە بۆ هاوڵاتیەکانت بکەیت بەڵە بەڕێزان دەتوانن لە پەیجی پەیامەوە کۆمنتەکانتان بنووسن لەبارەی تەوەرەکەمانەوە ئێمەش بە پێی توانە کۆمنتەکانتان دەخوێنینەوە و لەسەر شاشەی پەیامیش دەرەکەوێت ئیبراهیم عەلی دەڵێت سەر ڕای بەرزبوونەوەی نرخی نەوت بەڵام پێدانی موچە هەروە خۆیەتی بەڵێ کاک سامان لە تەقتەق السلام عليكم عەلەیکوم ئەسسەلام کاک سامان باشی بەڕێزم زۆر سوپاس بێزەحمەت خوا ئەگەر تەلەفۆنەکەم بەسەرا دانەخەوە بە چەند قسەیەکم هەیە یەک تکامان هەیە ینی تەشیر بە نەخێر ناوی هیچ شەخصێک ناهێنم دڵنیا بە بەڵێ فەرموو بەڕێزم سەبارەت بۆ تەورەی جەنابەت هەڵەبژاردە ئەو قەناعەتی خۆمەمە قسە دەکەم بەڵێ بە قەناعەتەوە تاک بە تاکی حیزبەکان بەو حیزبەی جەنابشتانە بڵێن تاوانبارە لەو دۆخە بۆچی؟ چونکە من جارێکە ئەو پێشنیارەم کردووە ئەگەر ئێستا بێت و خۆپشاندان بکرێت سەرکردی یەکەمی حیزبەکان وەکو بەڕێز مامەستا عەلی بافیر مامەستا سلاحەدین و کاک شاسوار بڵێن هەر کەسێ ئەگە بسە پێشەوەی خۆپشاندان ناتوان تەقان لێ بکە بەس ئەگە فەقیرێ بچێت دەیکوژن بەڕێزم ئەگە فەقیرێک بچێت دەیکوژن بەڵام ئەگەر ئەوانە بچە پێشەوە ناتوان بیکوژن بۆ ناچن کە ناچن دیارە ئەوانش بەشدارن لە بودجە موچەی ئەو وڵاتە بەشی خۆیان بەبەردەکەوێت ئەوە ڕەئی شەخسی خۆمە بەڕێزم کاک سامان ینی ئەگەر ئەم حیزبانە کەسی یەکەمیان هاتنە سەر شەقامەکە دۆخەکە پێت وایە دەسەڵات دۆخەکە چاک بکە لە بەرەوەی کەسی یەکەمی ئەم حیزبانە هاتوونەتە سەر شەقام بەڵێ بەتەکید لەبەرەوەی دەسەڵات ناتوانێت ئەوان بکوژێت لەبەرەوەی سەرکردن بەڵام خەڵکە فەقیری ڕەش و عەکسەوە کاک سامان ئەوەڵێ ئەسڵەن چاکی ناکەن کەس ناتوانێت لەوەیە دەسەڵات بڵێ ئەوە خەڵک دوایی وام لێ خوێنێتەوە لەبەرەوەی هێزی ئەمان بووە منی چاک کردووە لەوەیە زیاتر بەقی نابڕوات زەمهمە بە خۆیانە بچوە بەڕێزەکمەیتر بە هێزی هەر کەسێک بێ منەوە قەناعەتی شەخسی خۆمە بەڕێزم نازم قەناعەتەکەم تا چەند وایان وانە بەڵام بە قەناعەتی منەگەوان بێنە پێشەوە وەزعەکە چاک دەبێت بەڵام مەگەوان نێنە پێشەوە هەر خۆیان ئەوە بکەن و فەقیرەکە بێتە پێش هیچ ئیسفادێنەوە خۆپشاندانەکانی ڕابردوو ئەویان دەرخستکەوە خەڵکی فەقیر کوژراوە هیچ ئیسفادەشی نەبوو بەڵێ زۆر سپاس کاکە سامان زۆر سپاس باوکی حەمەد لە ڕانیە باوکی محەممەد کاکەجان باوکی محەممەد من وام ئەو کاتە بەڵێ زۆر سپاس
والله براکەم منیش 100% لەگەر قسەکانی کاکسامانم لەسەقتا بەڕاستی زۆر بەداخەوە مامۆستا عەلی بافیر مامۆستا سەلاحەدین بادین زۆر بێمەوقیفن بەڕاستی زۆر عیبە بۆوانە بگوترێ ئۆپۆزیسیۆن ئەوانە بەس ئۆپۆزیسیۆن نینە باشە باوکی محەممەد بەڵێ باوکی محەممەد ئۆپۆزیسیۆن ینی چی لە دەست هاتووە نەیکردووە کاکە هەوڵێت گەلک زۆرە برایەکەن ئەمە ئیمڕۆ لە ناو سیاسەت نین دەبا بە دەردی کاکە سامان بوتنی با مامۆستا عەلی بافیر و مامۆستا سەلاحەدین بادین لەگەر کاک شاسوار و لەگەر هەر حیزبێکی تری خۆی بە ئۆپۆزیسیۆن دەزانی ئەو سەرکردانە بێنە پێشەوە لە ڕێزی پێشەوەی خۆ پیشاندابن کاکە سامان ڕاز دەکا ئەو بەس کاک باوکی محەممەد جورئەتی ئەوە ناکا باشە بەڵام 7% خەڵکی هەرێمی کوردستان متمانەی بەمان هەیە ینی تۆ کاچیتە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ نادەی بەم کەسانەکە ئەو بێبەرگری لێ بکە و ناوی بەڕێزیشم نازانم برایەتی من ئەرقامی پەرلەمان هەمووی درۆ دەلەسەیە خرکاک سامان ئەم تەنها لە 100 کەس یەک کەس دەنگەدا بەم ڕێژێکی زۆر دەنگی یاوە بەم دەسەڵاتی کە تۆ داوا لە ئۆپۆزیسیۆنەکەکەی بچێ بە گشتی ئەم دەسەڵاتەیە بەڵام ئەو ڕێژەی پێویستە تۆ دەنگ بدەیت بۆ ئۆپۆزیسیۆنەکە بۆی کورسی باش بێنێ و دیفاع لە تۆ بکە لە کاتی هەڵبژارنەکانە تۆ ئێوە و هاوڵاتیان پشتی تێکەن ینی ئەو چی بکات براتی من دڵنیا بە دڵنیا بەوە بزانم کۆمەڵ 5 کورسی هەیە ئەمن بە قەنەعەتی 100% خۆم دەرێم کۆمەڵ 12 کورسیشی هێناوە بە 12 کەشیش ناکرێ ئەو 45 کورسی هێناوە ینی ینی ڕێژەی 45 لە سەدی هەرێمی کوردستان لەگەڵەوەیە براتی من ئێوە هەر سێکتان دەستان بخەنە ناو دەستیەک وەڵڵا یەکێکی پارتی بەفو بە پەختێوەنانێک نامینێن بەڵام سەیر دەکەی کاک شاسوار لەولاوە دەرێ ئەو مەسەلەن بۆ نمونە شەممە خۆ پیشاندان دەکەین نە کۆمەڵی دەگەرە نەیە گرتوو دەگەرە ئیتر خەڵکەکە ینی تاڕادێک کار دەبێتەوە بەڵام من بەس بە حاڵی خۆم ئەگەر بزانم کۆمەڵ و یەکگرتو و نەوەی نوێ هەمووی بەیەک و یەکدەستن و سەرکردەکان هەمووی لەگەرن و ئەندامانی سەرکردایەتی مەکتەب سیاسی جا لە هەر شارە و لە هەر شوێنە و ئەندا پەرلەمان لە ریزی پێشەوەی خۆپیشاندانن باوەڕم پێ بکە ژن و منداڵیش دێتە دەرە خۆپیشاندان دەکاتن بەڵام کاکە وەڵڵاه درۆ دەکات ئۆپۆزیسیۆن بەڵێ زۆر سپاس باوکی محەممەد لە ڕانیەوە سپاس کاکیە من لە سەی سادق وەرەگرین کاکیە من سڵای خوا لێبێت سڵاو برام باشی سڵاو کاکیە من وڵات سەبارە بە تەوارەکە بەڕێز من هەمیە گەڕێنمەوە بۆ خەڵک کاکە بەڕێز بۆچی وڵات دووباری هەڵبژاردنەوە سەری خەڵک بکە بزانە بە چی جۆش و خۆشێک خەڵ ڕاگا بۆ هەڵبژاردن باشە بەقەناعەتی من هەر شتێک بکەن ئەم حکومەتە بەرامبەر بە خەڵک حەقی خۆیان خۆی یەک گرفتەیە کاکێ من بەشێک لە هاوڵاتیان وا تێگەیشتون کە هەڵبژاردن هات نەچی بۆ دەنگدان ئەوە باشترین سزایە بەعکسەوە تۆ بچۆ بۆ دەنگدان بەڵام دەنگ بەوە مەدەکە پێشتر بە سەدان ببوورە بە دەیان ساڵ غەدری لە تۆ کردووە بچۆ ئەوە هەڵبژێرە کە متمانەت پێیەتی بتوانیت ئەو گۆڕانکاری کە خۆ دەتەوێ بەو کەسانە بکەیت پێدوانیە بایکۆتی هەڵبژاردنیش خۆی گرفتە بەقورحان کاکە بەڕێزوای لێ هاتووە دەنگ بە هەر حیزبێکەکەی لەم وڵاتە دەنگ بە هەرچیەکەی وەکو یەک وایە بەڵایی من 21 ساڵە خەباتەکەم بۆ کوردستانە پێشمەرگەم شەڵا دەشەڵایی خوا شوان بوومە پێشمەرگاری نەگرا بۆ حکومەتەوە بۆ وڵاتە بەداخەوە ینی پێشمەرگەیەکی هەرێمی کوردستان بگاتە و قەناعەتە کە دۆخێک هاتووە بەسەر هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە کە ئەو قسە بکات کاکێ من بە هیوای سەرفرازی و بێوەیت زۆر سپاس کێمان لەگەڵا پۆڵا لە هەولێر کاک پۆڵا سڵاوی خوارد بێبێ بینەرە ئێوارەی تۆ بینەرەکانی زۆر سپاس کاک پۆڵا بۆ وەڵامی پرسیارەکەت چەندان وەڵام هەردەگرێت چونکە هۆکاری سیاسی هەیە هۆکاری دارایی هەیە هۆکاری گەندەڵی هەیە لەسەر هەمیان
تا ئێستا حکوومەت ڕێگەی نەداوە پەرلەمان ڕۆڵی خۆی بمێنێ و لە بابەتی موتە توێژەکان یەکلاتاتەوە لەبارەی داهاتی حاڵە سنووریەکان نەوت حاڵێکی بایۆمەتریەکە ئێستاش نازانین بە شێدەی لە دوو موسە و سێ موسە کەواتە شتەکان وەکو خۆیەتی حاڵێکی تریان نەبوونی فشار هەم فشاری دەماوەری هەم فشاری لایەنە ئۆپۆزیسیۆنەکان وەکو سیرکەر تەماشای دۆخەکە دەکەن حاڵێکی تریان بەلای من ئەویان گرنگترە ئەو ڕێککەوتنەی ناویان لە ڕێککەوتن لەگەڵ بەختا چونکە بەڕای من نووسینەوەی دەستور و ئەو دەستان و باڵایاندا هەڵدەبوون لە 2045 ئەمان ڕێککەوتنە پێدەچێنەوێرن بچن بەرامبەر بەختا پاس لە ڕێککەوتنەکە بچن پێیان بڵێن چەندی ئێمە و چەندی ئێوە وا بەچی ئێمە و کا بەچی ئێوە دەبیش کەواتە هەمیشە لە 2003 وەکو عێراقە چکاو گێربەژێر تەواوەتەکاری لە ناوەما بۆ پرسیارەکە بێ ئاراستەی ئەوانەت بکرێ لەگەڵ بەختا ڕێککەوتن هەرێ ڕێککەوتنەکە گەیشتە چێ خاڵێکی تریان بۆ بەکارهێنانی ناوەخۆ لە ڕووی سیاسیەوە چۆن دەیانوێ وابمان بڵێن ئەگەر عێراق بە شەبوجەمان نەبۆ نەنێری بەتەواوی ئێمە ناتوانین موشەکە دابین بکەین کەواتە تۆپەکە دەخەنە گۆڕەپانی عێراقەوە دیسان کەواتە کۆی کارەکان پێمان دەڵێن دۆخەکە گۆڕانێکی ئەو تۆی بەسەردا هاتووە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەداخەوە بۆ دۆخی ئۆپۆزیسیۆن سەخبەستووە فشاری زەماوەری وەستاوە سەخبەستووە خواخوایانە لەگەڵ بەختا هەم پێیان بڵێ ئێوە لە ماڵی خۆتان ئێمەش لە ماڵی خۆمان وەکو دەیان شێشەکانی کرد کەواتە هاوڵاتی چی بکە چاوەڕێی نوێنەرەکانی بیسی لە عێراق لە کوردستان هیچ هەڵوێست و ئەنجامی نییە بەڵێ زۆر سپاس یەکلایەن ئەنجامی نییە ساتی لەبارەی موسە و دەهاتەکان ئەنجامی نییە کەواتە وەڵامی پرسیارەکەت وەکو خۆی دەمێنێتەوە چاوەڕێ بکەین مانجی داهات ئەگەر وێران بچن لە بەغدا بوەستن بەرامبەر لایەنە عێراقیەکان پێیان بڵێن وا لە ڕێککەوتنەکە چەندمان بەردەکەوێ ئێوە چیتان دەکەوێت زۆر سپاس کاک پۆڵا لاولێرەوە سپاس بۆ وتەکانت کاک عەلی لە قەڵاتزێ وەرەگرین کاک عەلی جانەکەم ئێوارەت باش ئێوارە و باش کاک عەلی جناب چۆنە باش زۆر سپاس والله هەر لەسەر تەوەرەی ئەم ئێوارەیە باسی لێبوڕینە موچە شتانە جانەکەم میلەتی خۆت لە سەرەتای خوشبوون و سەرەتای دروستبوونیەوە لە نەوەتەکانەوە هەر لە شەڕی ناوخۆم و هەموو ئەم کاتانەوە میلەت قوربانی یەکەم بووە موچە ئێمە دەبڕێ ئێمە دەکاتە قوربانی بۆ خۆی باشە ئێستاکێک لە بەڕێزەکان قسەی کرد وتی بە سەرکردەکان پێنا پێشەوە چی بێتە پێشەوە یەکی وەک کاکشا سواری یان وەکو مامۆستا عەلیباقی یان یەکی وەکو مامۆستا سەلاحەدین بەهادی ئەوانە نایانە پێشەوە نایانە پێشەوە ئەو بەشی خۆی هەیە ناچانیە بێتە پێشەوە بۆ من کاتە قوربانی شتیوانە هەمووی بۆ خۆی پەنێکی کوردی هەیە ئەو خۆی هەرکەس بۆ خۆی موچە لە تۆ دەبڕێ بە ئەو قسێکە یەکێک لە سەرکردەکان بە تەعەداوە دیڵم هەهادێتە سەر تەلەڤیزیۆن و قسەی کردێ بیگوتبێت ڕازینی موچە ببڕێت یەک بەشە ناتە سەر بەڵام هەست ناکە کاک عەلی با قسێکیش لەو بارەوە بکەین ینی هەست ناکەیت تۆزێ بێئینسافیتی ئایا ئەگەر هەست دەکەم جۆرێک لە بێئینسافی لەوەی کە دەسەڵات و بەشێک لە ئۆپۆزیسیۆن لە یەک پارسەنگە لێکە درێتەوە لەوەی کە میدیای ئۆپۆزیسیۆن پەرلەمانتارەکانیان لە ڕێگەی یاساییەکانیانەوە توانیویانە ئەوەی لە دەسەڵاتیانە هەیە بەپێی ئەو قودرەتەی خۆیان توانیویانە دیفاع لە میلەتەکەیان بکەن بەڵام چی بکەی ینی تۆ دەسەڵاتەکەت دەسەڵاتی میدیاییەکەت و دەسەڵاتی یاساییەکەت کە بەشێک لە پەرلەمانتارت هەیە تۆ لە هەموو پەرلەمانی کوردستان 7 کورسیت هەیە ینی لایەنەکانی تریش بۆ نمونە یەکگرتووی ئیسلامیش کە 5 کورسی هەیە ینی تۆ ئەتوانرێت بەم کەمە لە پەرلەمانتار دیفاعێکی گەورە بکەی بەرامبەر لەشکرێک لە پەرلەمانتاری دەسەڵات بۆ قورعان یەک بڵم شەڕ لەگەڵ 7 کورسی لەگەڵ 5 کورسی ناکرێت ئێمە 5 کورسستانیەوەی ئەندامەکانی ئۆپۆزیسیۆن
چەند کورسێکی کەمیان هەیە پارتی 47 کورسیە شەڕ لەگەڵ ئەو دەسەڵاتە ناکرێت با یەکێک لە سەرکردەکان بێتە پێشەوە بڵێ من بەو تۆرە ڕازی داوای کۆبوونەوەیەکی بەپەلە بکە بڵێ میلەت بەرسێ میلەت پێویستی بێتی یەکێک لە سەرکردەکان نابسەر بەس میلەتیش تاقی کراوەتەوە ینی تۆ لە میلەت تۆ ئەتوانی میلەتی خۆ لە ڕێگەی سنووقەکانی دەنگدانەوە تاقی بکەیتەوە تۆ لەسەر سنووقەکانی دەنگدان میلەت لە 100 کەس 7 کەس دەنگایە بە تۆ ینی تۆ لە ڕێگەی چیەوە میلەتی خۆتە بۆ دەرەکەی بشیتە سەر شەقامیش لەوێش پشتێکە تۆ لەسەر سنووقی دەنگدان پشتێکە چۆن لە بەرامبەر لەشکرێک لە هێز پشتێ ناکە و جێت نایڵە لە ساحەکە لەبەرەوە ینی ئەبێ میلەت وەکو خۆت وتت میلەت خۆی ئەو گۆڕانکاریە دیموکراسی کە لە ڕێگەی سنووقەکانی دەنگدانەوە دەکرێت خۆی ئەو هەنگاوە هەڵبگرێت لەوەی کە مەسەلەن ئومێدیان مەسەلەن بە کۆمەڵ بە یەکگرتو نییە کاتی دەنگدانە دەنگیان پێ بدەن با بزانین ئەوانیش تاقی بکەنەوە بزانن ئەوان چیتان بۆکە زۆر سوپاس کاک عەلی لە قەڵاتزیەوە لەگەڵم بووی پەیوەندی ترمان نییە کاک قارەمان عومەر لە دەڵێت لەبەرەوەی کاربەدەستانی حکوومەت ویژدانیان نییە بەزەیان بە میلەتەیە نایەتەوە ئاشتی محەممەد دەڵێت سەر ڕای بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی نرخی دینار بەڵام پێدانی موچە هەروە خۆیەتی خۆی یەکێک لەو هەنگاوانی کە حکوومەتی عێراقی نای بۆی بتوانێت موچە بە تەواوەتی بدات بە موچەخۆرەکانی بەڵام بەڵێ مام جەوهەر لە کۆیە ئێوارە باش بەخێر بێەوە دەلە بزێری کۆمەن ئەو ماجی ڕەمەزان ئێمە دێ بەش کرد خوا سەلامەت کە ئامام جەوەرگێ ئەوە لەسەر باسی میلەت دەکەمە من زاد دێ بەسە ئەوەی لێبڕێنی موچەی دەڵێم حکوومەتی برسی کرد میلەت بێزارە هیتلەر تاکەی برسێتی و ناخۆشی کوردان تاکەی کۆیلەتی و هەردەم سەرگەردان لە دەوڵەتێکی تەمەن 30 ساڵە کوانێ هیوای کوردوا ڕۆژی تاڵە کارە ساتێکە بۆ کورتاتوە کوردە بێ هیوا و پەچی کەوتووە سەردەمی بەعەز زیندی و بۆتەوە کوانێ تاکەی کورد لە بیر چۆتەوە کێ بەرپرسیارە لەم کارە ساتە دەوڵەت پەرلەمان کوانێ ئاواتە کە لە بەرچاوە بەبێ حاشایە حکمی هیتلەرە ئای لەو بەڵایە بۆیە قەومی کورد بێ ئومێد ماوە لە خاشی زەنجین کوردە فەوتاوە خوا سەبەبکاری ئەم وەزعە بگرێ تۆڵەی کوردانی خوا لێ وەربگرێ ببێتە عیبرەت بۆ حکمی زاڵم تاکەی ناخۆشی و بەخەم بناڵم کورد زۆر پیاوە لە هەموو دنیا نییە لە کورد بەسەرەفتر و بە ئەخلاقتر و ڕۆشنبیرتر و درسۆستر بەڵام شوانی نییە بۆ شوانی نییە دەرەم عیامێکە خەتاباری کوردین بۆ یەک کەس زۆرداری شێوەی دوژمن درک و داڵین بۆیە گەیشتین بەو ڕۆژە کوردە بۆ یەک بڵە بە ڕۆژە هەر بۆیە بێتارە نووسە هەمووی لەسەر یەک جاسووسە گوناحە کوردستان خاکمانە کوردە خاک بێ ئەو هازوانە نەعلە لە خیانەت کوردە بزانە حەسادەتین بە یەکتر چاومان بە یەکتر هەڵنایە خۆپەرستێکی سەیرین هەرخۆمان پێ پاشایە ئەمە سیفەتی کوردە لە لای خوداش بەلایە دوژمنە خاوەن خاکە بۆ دوژمنە سەرمایە ئەرێ بەرە سەرکردەکان تێرتان نەخوارد ئەرێ فەرلەمانە درۆز نەکا حکوومەتە دزەکە سەر و کاتی هەرێمە خۆشاراوەکە لە چی دەستورەکەی کە ناتەوە کە ئێستا هەتا و دەستورە دەوێت برسێتی دەربەدەری نەهامەتی کوشتن بڕین برینی ئاو لەلایەن حکوومەتی تورکیا ئەوە هێنانی دوژمنانی کورد 2 ملیۆن چەکدارت هەیە بەرابەر زیندێکی تورکی چکتنات کەسیش نابێ قسام کە دادرێن بە برسێتی گەر قسە بکەی بە برسێتی دەکوژن دەنا گەر قسە بکەی بە گوڵە دەکوژن دەنا بە برسێتی خوێنت دەبژێت بەڵە زۆر سپاس مام جەوەر سپاس بۆ شعرە تەنز ئامێزەکانت زۆر سپاس پێخۆشحاڵ بووین باوکی بڕیار لە حاجیاوە لەگەڵمانە ڕحمەتی خوا بێ مامۆستاجان زۆر سپاس زۆر سپاس مامۆستاجان بەنسبەت تەوەری بەرنامەکە تۆ دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس بەڵام حکوومەت بۆ موچە نابڕێت هەتاوەکو خەڵک بەو شێوە و بەو ڕیتمەیە ئێستا دەنگ بدا و دەستگاتی بکات جێی خۆیەتی زیاتریش ببڕێ بەڕاست
چونکە مامۆستایجان ئەنی خەڵک ئێستا لەو پەڕووی دێموچەیی و بێنانەیدا کە تەماشای خێری پرۆفایلی فەیسبووک ئەوی دەکەیت تازە ساڵەکانی 94 و 95 کەوابێت حکومت جێگای خۆیەتی نەک لە 120 لە 150 ببڕێت هەروەندەم هەبوو دەستکان خۆش بێ زۆر سپاس باوکی بڕیار لە حاجیاوە سپاس بۆ وتەکانت سیروحسێن لە کۆمنتە نووسیویەتی حکومت پارەی هەیە بۆ ئەنجامدانی پرۆژەکان بەڵام پارەی نییە بۆ موچەخۆرەکانی هەروەها ئاری مەحموود دەڵێت ناکرێت لەسەر موچە و قوتی خەڵک پرۆژە ئەنجام بدرێ ئیمامی عومەر فەرموویەتی تێرکردنی سکی موسڵمانێک بەلامەوە گرنگترە لە ڕازاندنەوەی کەعبە هەڵبەتە ئەم قسەی کاکە ئاری لە دیارە لەوە هاتووە کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرە پەیوەندیدارەکان بەردی بناغەی پرۆژەیەکیاندانا ئیتر هاوڵاتیانیش قسە زۆرن لەسەر ئەو نزیک بوونەوەی هەڵبژاردن و بەردی بناغەی پرۆژەکان و ئەوانەی کە دەسەڵات بۆ ئەوی بڵێت کە کار و کردەوەی باش بۆ هاوڵاتیەکانی ئەنجامەدا ئیتر لە سەروبەندی هەڵبژاردنەکانە هەرچەند بەشێک لە هاوڵاتیانیش ئەڵێن بری هەڵبژاردن هەموو ساڵێک بووە بۆی هیچ نەبێ بە بیانووی ئەوەی کە چەند دەنگێک کۆ بکەنەوە چەند ئیشێک بۆ هاوڵاتیان ئەنجام بدەن هەرچەندە بەشێک لە ڕەخنەگرانی بواری هەڵبژاردنەکانیش باسەوە کە دەسەڵات ئیتر پێویستی بە بانگەشەی هەڵبژاردنیش نەماوە لەوەی کە لە هەڵبژاردنەکاندا خۆی هەموو شتێک دەتوانێ ئەنجام بدات. بەشێک لە هاوڵاتیان نووسیویانە ڕێژوان خەدر نووسیەتی خوا حەقی میلەتیان لێ بستێنێ هەروەها بەشێکی تر لە هاوڵاتیان کاک ئەحمەد سەلاح نووسیویەتی لایەنە بەشدارەکانی حکوومەت خۆیان بە ئەندازیاری ڕێکەوتندانە لەگەڵ بەغدا بەڵام ڕێکەوتنەکان تەنافرۆشتنی نەوتی بە یاسایی کرد کە ئەمەش هیچ کاردانەوەکەی لەسەر ژیانی خەڵکی دانەناوە هەڵبەتە کاکیوا لە سلێمانی کاکە گیان سەلام عەلەیکوم. سەلام کاکی واگیان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم کاکە گیان پاوی کارمەندانی تەلەڤیزیۆنی بەیانسەرکەوتوو بن ئینشەڵڵا. مەمنون. وەڵا کاکە گیان من ئەڵێم لە بێباکییانە بێمنەتن لە وەزعەکە ئەوە یەکێک لە هۆکارەکانە چکە هیچ کێشەیەکیان نییە هیچ بەزەیەکیان نییە ڕەحمیان نییە. باشە بۆچی بێمنەتن لە هاوڵاتیان کاکە هیوە گیان بۆچی بێمنەتن لە هاوڵاتیەکان؟ آخر برای بەڕێزم ئەوان دەنگی خۆیان هێنن ئیتر تۆ چۆنهایی سندوقی دەنگدان سوودی هیچ شتێک سوودی نیە پشگیری نێودەوڵەتی خۆیان هەیە من ئەمە بۆ چوونی خۆمە وەلە هەرکاتشا بە بڕوای من بەشێکی زۆر ئەکرێتە ئەس تۆی شانی هاوڵاتیان خۆمان ئێمەی دەنگ بۆوانە بین یعنی تۆ سێگەتا من یعنی ئەمە بۆ چوونی خۆمە یعنی مەبەستم تەشکیلکردنی شتێک نییە بەڵام وەرە سەیریکە حیزبێکی نوێ بە ناوی نوێەوە لە لێمانیە سەیری شاری ڕۆشنبیری کەوتوتە دوای ئەڵێکی ئێمە ئوبێتمان بۆ هەیە چی تەنها چی دەرەکی فراکسیۆنەکەیان لە پەرلەمان ئەڵێ 3 جەلسە ئەمە قسەی پەرلەمانە ئەڵێ گەر 3 جەلسە نەیاتە هەڵی پەرلەمان و ئامادە نەبێت نازانم مافی پەرلەمانتاریەتێتی چێتی وەرحاصڵ لێوە دەژیرێتەوە یعنی بۆ نابرتن شاری ڕۆشنبیری ئەم پیاوە چەند جەلسەیەندا ئامادە بوو نابێ بۆ مافەقی لێناوە وەرناژیرەوە بۆ سۆران عومەر لێیان سەدیەوە یعنی خەڵکی ئێمە ئەم شارەی ئێمە بە تایبەتی بەداخەوە خۆشارێکی هەڵمەت و قوربانی شاری گۆڕانکاریە بەڵام لەگەڵ ئەوەشا برای من یعنی زۆر یعنی خۆش باوەڕ دڵساسی توانیکە کاکەم پیاوە شوێنێکی دروست کردۆ نیوەی خەڵکەڵێ خەرزارمە تۆ وەرە تۆ ئێساڵەن چی وەڵابێ ئەم هوێتی گۆڕانکاریەیە ئەی هاوار بەزاری وت خۆپشاندانەکەین کاکە واکەین فقط حەفلەیەکی قەرەباڵغیی کوڕێکی مەسئولی بۆ کۆنە بوو باشە کاکە ئەی هاوار بۆ وەرم بزان ئەم کورسیانە چێدایەتی پێی بۆ فکرێ نەکەینەوە تا کەی ئێمە لە خەوی خەفڵەتا بین
کاکە بەکاتنێ و شروان مستەفا گۆڕان کاری نەکرا دوو حزبی وەکو کۆمەڵ ئیسلامی و گرتو ئیسلامی پشتگیریان لێکرد 25 پەرلەمانتاری هەبوو پێتان وایان برادرە بە چاگیرانەوە بیکە بە چەرخ و فەلەق و جۆلانی و حەدیقەکە ژیان بیگەن بە خاتر خواوەرن زارێم حزب ئیسلامیانە تاقیکەنەوە یانی بە وەرنیسە ئەڵێکی دەستورەکە نووسینەوە ئێمە خۆشمان بە مسلمانە بن ئاسەیکە لە پەس دەسەر دەستورە ئەو قبوڵی نییە قبوڵی نیە ئیسلام ئەم قورئانە یاسا لەو دەستورەیە کە بچەسبێ لە پێی ئەوانەی کە خۆیان نەیڵێن ئەگەر جەنابی مامۆستاک ئەو ڕۆژە من بە دیار پانلەکە دانیشتومە چەند کەسی وەک مامۆستای لێوە هاو قسانە بکەن مامۆستا عەلی باکر کاکە گیان کەس نییە من دیفاع لە دینەکەم کار لە ناوجەرگەی سلێمانی ڕەسوسەما کرێ یەک کەس بووی نییە بڵێ بۆ واکەی قورئانە دڕێندرێت هەولێرا کەسێکمان هیچ زۆر ئاکاری لە 2006 کاتێک لە هەولێر شکایەتی کرا لە دانیمارک لە سوید لە چۆ بە پێغەمبەر ساسم چی نەکرا خەڵک چی نەکرد کاکە خەڵک کاڵ بۆ ئەوەی لەسەر لە سەد کەناڵی ڕاگەیاندیان بۆ کاڵبوونەوەی خەڵک لە دین و ئەخلاق و ڕەوشت و پارە و پول و نان ئاو هەم شتێک یعنی ئەم داماوی ئێمە تاکەی کاکە وەڵڵا دەنگ بدەین و دەنگ نەدەین و هەرچی بکەین ئەوان زۆرینەن کاکە گیان یعنی بۆ نایی کاکە گیان بیکە یعنی من یەک داوایەکەم لەم ئەم خەڵکەی شاری سلێمانی بەتایبەتی سنووری فەوت کاکە مەکەون کاکنێ و شیروان هیچی بۆ نەکراتانێت دوای ئەم برادرە بکەون ئێمە بۆ ئەبێ لەسەر حسابی خۆمان خەڵک پێ بگەێنی خەڵکێک کە هیچ کەسێک لە ناوخۆی عێراق شادانی بیانانێ ماتەریزمی ئەم برادر ئێ باشە بۆ تاکەی ئێمەوا لە خەوی غەفڵەتا بین ببوورن بەخوا کاتم زۆر دەستن داوای لێ بکەم دەست خۆش کاکە هیوا زۆر سپاس کاک نەوزاد لە هەولێر بەڵێ کاکە گیان سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام کاک نەوزاد کاکە گیان بە کورتەکەی پێت برێم حتا مامۆستا عەلی باپیر و سەلاحەدین ئەیوب و حتا شاسوار لە پێش خۆپیشاندان نەڕوا لە سەڵات ناگرتە کەس ئەوانە ئەگەر لە پێش مزاهرەی بڕۆن ئەو دەسەڵات تێڕادەگرین یعنی ئەگەر ئەم کەسایەتی یەکەمی ئەم حیزبانی ئۆپۆزیسیۆن بێنە سەر شەقام دەسەڵات پێت وایە ینی گۆڕانکاری بکە سێ سەرکردا ئەگەر بەرنامەیان هەیە ئەگەدانەوێ لەسەر ملەتی بەجواب بێن هەر کێ سەرکردا لە پێش خۆپیشاندان بڕوا هیچ چێژمێش دروست نابی هیچ مشکلێش نابی یەکسەر دەسەڵات هەرچی ئەو سێ سەرکردە برێ بەجیان دەکات بەران بە سێ سەر کەسی چی دەگرێ کاکە مامۆستا عەلی باپیر دانیش دەرەزەی خۆی مامۆستا سەلاحەدین دانیش دەرەزەی خۆی شاسوان دەرەزەی خۆی دانیشتیا ئەو سێ سەرکردە بێنە سەر دادەی خەرک لە دویان بڕوا وەڵڵی نەکەس سەقەی دەکات نەکەس مشکلەی دەکات گەیشتی ئەو پەیامەم لە هەر کەس سەرکردەیە ئەگەر ئەمگۆ لە پێشەوە بڕۆن پێشە دروست نابی و دەسەڵاتی جێ لەو سێ سەرکردەی ڕادەگرین دەست خۆش کاک نەوزاد سپاس لاولێرەوە لەگەڵ مابووی زۆر سپاس ئاراس عوسمان دەڵێت دەزانێت ئەم میلەتە بێدەنگە کەس ناڕزایەتی دەرنابڕێ حکومەتیش ئەمە بەهە لەزانێت هەڵبەتە خۆی ئەم تێڕوانینانەی هاوڵاتیان لەوە سەرچاواگرێت کە زۆرینەی لە پەیوەندە تەلەفۆنیەکانیشدا و لە کۆمنتەکانیشە باز ینی ئەوەی لێ خوێنرێتەوە کە ئەبێت دیدگای خەڵک بگۆڕێ بەرامبەر دەسەڵات لەوەی کاتێککە چێتە سەرسنۆکانی دەنگدان پێش دەنگدان بە کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردەی هەڵبژاردننی بڕوا نەکەن ئەوە تای بینین چەندین هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دراوە پێش هەڵبژاردن بۆ حملەی ئینتیخابی دەیان و سەدان بەڵێن درا و بەهاریان هێنایە ئەژنۆ و ئیتر هەرێمی کوردستانیان ئەکرد بە بەهەشت بەڵام ئێستاوە بین لە دوای 30 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان هاوڵاتیەکانی داوای تەنها لە نزیک ئەبینەوە لە 3 زستان بەرمیلێ نەوتی پێ نەدراوە بەداخەوە هەروەها بەشێک لە کۆمنتەکان فاق ڕەحیم دەڵێت
جۆ بایدنیش بێتە جواب هەر ئەوەیە کە خۆیان دایانناوە حەلی نییە و بە هیچ شێوەیەک مەریەم عەبدوڵڵا دەڵێ ویژدان نەماوە ئیتر تێر ئاگای لە برسی نییە هەروەها بەشێکی تر لە کۆمنتەکان خالید خدر ئەڵێ بۆ کۆتایی هێنان بەم دۆخەی ئێستا بۆ خولێکیش بێت دەسەڵات بدەن بە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان با بزانین ئەوان چیەکەن هەروەها حەیدەر کەلاری دەڵێ بێخیرەتی خەڵکە و حیزبی ئۆپۆزیسیۆنەکانە کە داوای کورسیان کرد نەک ئازادیان حەقی خەڵک ئەوە گۆڕانیش جووکەی لێوە نایە هەڵبەتە هەروە نەسری محەممەد دەڵێت لەبەرەوەی حکومەت زۆر پرۆژەی تری لەبەردەستایە بۆ بوژانەوەی بۆ بەرژەوەندی خۆی ئەوێت ئەنجامیان بدات بە پارەی ئەم میلەتە ئەو کارانە ئەنجامەدات گەر پەیوەندیمان هەبێت ئەو کارانم بەڵێ وەستا مزەفەر لە هەولێرەوە کۆتاڕەکە جوانە چەندی برێ جوانە پیرۆزبای لە دەکە لە بە تۆرە جوانەکەت زۆر سپاس بەڵام کاکە جیان تۆ بتەوێ نەتەوێ ڕازیدی ڕازی نەبی ئەوە دەڕوە پێمان خۆش بی پێمان ناخۆش بی ئەوە زارێ ئەوە دەڕوە خۆمان مادیکەین و خۆمان مادی دەکردن مادینەکە ئەوە دەڕوە بەخوای برا عەزیزم حتا ئەو باە لەو دەرگایە بێ حتا ئەو ملەتە چاوی بەرداتەوە بۆ دوو دیناری کە خەڵک حکومەتی هەرێم بیداتێ بە خێرا خۆشی ئابیداتێ بە مەمنونی زۆبی وەگەی بێ خوا خێر بنووسی ماڵت ئاوابی کە دەمدێ وەڵا مەمنونە بە پاس دەکەی بکاتە 50 مەمنونە باز دەری لێ گەڕەشەی خۆ پار دەمەوە ئەمانەت هەیە نازانی لەو دێش تەقلی وا پێ دەدرێ حەسش بەخۆی ناکە مارە منداری زیڕە دێ لە برسا زیرانی زیڕە دێ لە برسا ناحەقی هەیە دەنگەلی هەیە خۆی کردەکە حادێ دەی کورە کرای خۆ کردێ بادەبە کورە بابە و کراوە لە 50 فڕیە ئەوە لە 50 فڕیە و کراوە ئەوە ئێستا بەتەمادرێ لە فڕی ئەوە لە مێژە فڕەیە لە مێژە گەلێک لە مێژە فڕەیە ئەو کراوە فڕەیە لە 600 چارەوە لە 70 چارەوە لە 80 سێوە ئەوگە لە برات بکە بەبستم چیە لەو شتانە سپاسشت دەکەم زۆر سپاس بۆ سامزەفەر خدا عەزیز ماڵ ئەوە زۆر سپاس بۆ سامزەفەر لە هەولێرەوە کۆتا پەیوەندیمان بوو کۆتا قسەی منیشەوەیە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ینی کارێ بکات کە هاوڵاتیەکانی خۆی نەگەێنێت بەم دۆخە هەمیشە لە یاسای حکومڕانی و بەڕێوەبردننی هەر وڵات و موئەسسەیەک پێویستە یەکێک لەو شتانی کە هەنگاوی بۆڵ بکرێ ئەوەیە کە ئیدارەدانێکی ڕەشیدانە بکرێ بۆ ئەوەی کە دۆخی ناسەقامگیری بۆ وڵاتەکە نێنێتە پێشەوە بەڵام بەداخەوە ئێستا زۆر دۆخی ناسەقامگیری لە هەرێمی کوردستان ئاسایشی خۆراک ئاسایشی دەرمان ئاسایشی نیشتیمانی بێگومان بێمتمانەی کە دروست بوو لە نێوان هاوڵاتی حکومڕانە هەموو ئەم ئاسایشانە لە دەستەچن بۆیە پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوەی کە بۆی چۆتە دەسەڵاتەوە بە متمانەیەکی کوردانەوە هەنگاوەکانی هەڵبگرێت و پێویستیشە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕووبکەین ئەوانیش هاوڵاتیان زۆر ئومێدیان بە ئێوەیە و ئێوەش پێویستە زۆر پلانی استراتیژی و جوانتان بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبێت واز لەوە بێن کە خەڵکی کەم دەنگتان پێدا کارێ بکەن بۆی خەڵک ئیتر ئێوە وا بکەن خەڵک بە خۆیان بچێتەوە بەوەیە کە ئێوەی هەڵنەبژاردووە زۆر زۆر سپاس بینەرانی ئازیز لێرەدا بۆم شوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک بەخوای گەورەتان ئەسپێرم ئێوارێکی خۆش بۆ هەموو لایەک